هەموو شەڕێک کاریگەری لەسەر ژینگە هەیە، هەموو شەڕێکە ئەکرێت کاریگەری لەسەر تێکدانی ژینگە هەیە بە ئەگەر چەکەکان کیمیاوی کاریگەری لەسەر خاکەکەی لەسەر ئاوەکەی لەسەر هەوایەکەی ئەو کاتە هەیە بەڵام بە تهدید کراوی نازانم ئاگام لێ نییە مەسەن چەکێک لەوێ بەکارهێنرابیانە بەڵام لە هەر شوێنێک کە شەڕ هەبێ کاریگەری لەسەر تێکدانی ژینگە هەیە. هەر نەبێ مەسە مینەچێنن کە مینیان چاند ئەو شوێنە تێکەچی لەبەرەوەی خەڵک ناتوانێت بچی خزمەتی ئەو شوێنە بکە خزمەتی دارەکان بکە ئەو بک بۆیە هەموو کارێکی تێکدانی سروشت یان تێکدانی ژینگە ئێمە دژی وەستینەوە یعنی پێمان ناخۆشە ئەو کارانە بکرێ بەرامبەر بە ژینگە لە هەر لایەنێک بیکە هەر کەسێک بیکە کارێکی خراپە ئەبێ ڕێگری لێ بکەن ئەوەندەی لە توانەمەدابی. گەری دیکەش لەسەر دارستانەکان بەڕاستی مەسلەی شەڕی ئەو دوو وڵاتانەی دراوسێمان کە بە بیانووی ڕاوەدونانی نارەکانیان ڕۆژانە بردومانەکەنیان ئەیبڕنەوە ئەوە کارێکی خراپە کارەساتێکی سروشتیە پێویستە ئێمە لە ڕێگای دیبلۆماسیەوە ئەو ئیشانە چارەسەر